شانۆیکی نوێیە کە لە شاری سلێمانی لە ئێستادا لا پرۆڤەکردندان کە ئەوی شانۆی دۆڕۆژەکانی پابلۆیە کە لە ئێستادا بەرهەم دەهێنرێت و کاری بۆ دەکرێت. بێگومان ئەم شانۆیە لەلایەن هونەرمەند شوان کەریمەوە کاری دەرهێنانی بۆ دەکرێت و واش بڕیارەکە لە مانگی داهاتوو لە شاری سلێمانی نمایش بکرێت. بێگومان دۆڕۆژەکانی پابلۆ لە هۆڵی ڕۆشنبیری لە سلێمانی وا بڕیارە نمایش بکرێت و دواتر دەبرێتە هەولێر و کەرکووک و شارەکانی تری هەرێمی کوردستان. زۆر بەڕێز لاوک ئەبوبەکری یاریدەدەری دەرهێنەرم لەگەڵا قسە و باس لەبارەی ئەم شانۆیەوەکەین. کاک لاوک سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لێوەش، سوپاس بۆم دەرفەتە. سوپاس بۆ تۆ. ئەگەر باسێکمان لە ناوەڕۆکی شانۆیەکە و دەقەکە و ناوی شانۆیەکە و ئەمە بەرهەمی چن و سەرێکە و شانۆیەکە با بڵێن چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ، ڕاستی لەسەر ناوەڕۆکی شانۆیەکە زۆر قسە ناکەم لەبەرەوەی بۆ بینەری بەجێگەڵی. دەقەکە دەقێکی فەڕەنسیە، نووسەرێکی کلاسیکە بە ناوی کلۆد مانێ. بەڵێ. شوان کەریم شانۆکار و دەرهێنەری کورد هەم وەرگێڕانی بۆ کردووە، هەم دەقە ئاوێزانی بۆ کردووە و دۆڕۆژەکانی بابلۆ ناونیشانەکەیەتی. ئێمە نزیکی 20 ڕۆژێکە لە پرۆڤەی ئەم کارەیەین و بڕیار وایە لە سەرەتای مانگی 2 نمایش بکەین. نزیکی ستافێکی 20 کەسی لە ئەکتەری بە ئەزمونگەر گەنج بە تەمەن بەشدارن و بە هیواین کارێک بێ لە چاوەڕوانی بینەرانە بێ وەکو هەمیشەکە چۆن هەم ستافەکەم شوان کەریم کە کاریان کردووە بینەران بەدەمیەوە هاتوو. زۆر باشە. وەکو ئاماژەت پێکرد کە ئەمە یەکێکە لە بەرهەمەکان یاخود یەکێکە لە تێکستە شانۆیەکانی کلۆتمانیە. بێگومان ئێوە کارتان کردووە، بێگومانم لەوەی کە هەوڵتان داوە کە هەندێک گۆڕانکاری لە ناو دەقەکەدا بکەن. هیچ گۆڕانکاریەکتان کردووە یاخود کارکتەر ژماری کارکتەرەکانی وەکو ئەو کارکتەرانن کە لە ناو دەقا با بڵێن ئەسڵەکەی ئەو نووسەرەدا هەیە؟ بەڵێ، خۆی بە شێوەیەکی گشتی شوان کەریم وەکو دەرهێنەر و نووسەری بەشێک لە نەک بەشێک زۆرینەی ئەو شانۆیانی کە تا ئێستا کردوونی تەواوی دەقی خۆی بوون و خەلاقیەتی خۆی تیا بەکارهێناوە. بەڵام ئەمە یەکەم جارەکە دەقێکی بیانی هێنەکاری لەسەرەکە و بێگومان دەق ئاوێزانی بۆ کردووە. یعنی واتە وەرگێڕانێکی ڕوود نییە و بیخاتە سەر تەختەی شانۆ، بەڵکو دەق ئاوێزانی بۆ کردووە. دەستکاری جونگەکانی دەقەکەی کردووە، وای لێ کردووە کە لەگەڵ ئەو فەزایە بگونجەکە نمایشی تیاکە. بۆیە بە بێگومان دەقەکە هەم لە سینەمایە، هەم لە شانۆیە، هەم لە پێرفۆرمانسی سەرشەقامەکاری لەسەر کراوە لە دنیاە و بە خۆشحاڵی یەکەم جارە لە باشووری کوردستانیشی لەسەر بکرێ. بۆیە شوان کەریمی شۆک و هەموو ئەو فیگەرانی کە کاریان کردووە لە ناو دەقەکەیە دەقاوێزانی کردووە بۆ دەقەکە و بەپێی ئەو چوارچێوەی کە قوتم نمایشی تیاکە دەستکاری کردووە. زۆر باشە. بەنیازن لە کۆ نمایشی بکەن و لە کەیە شانۆیەکەتان ئیتر تەواو با بڵێن هەموو کارەکانی تەواو بێ و ئامادەێ بۆ نمایش؟ بەڵێ، ئێمە لە ئێستا پلانمانەکە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایش بکەین. بۆ کاتی نمایشیش لەبەرەوەی ئێمە تا ڕادەیەک هەم لە سەرەتا هەم لە بەرەو ناوەڕاست چوونی پرۆڤەداین پێمان وایە کە ڕەنگ ئەتوانین لە مانگی 2 نمایش بکەین، لە مانگی شوباتان نمایش بکەین لە سەرەتای مانگەکەیە ئەگەر هیچ گرفتێک نێتە پێشێ. لەبەرەوەی هەمیشە پلانەکان لێرە تۆزێک بە عەقلەوە ڕۆنە پێشێ، بەڵام ئەگەر پلانەکان بە پێ و استراتیژیەکە دامانناوە بە بێگومان لە مانگی 2 ئەتوانین نمایش بکەین. بەڵێ، شانۆیەکە شانۆیەکی کۆمیدیە یاخود شانۆیەکە با بڵێن ژانرەکەی چییە و ئەو ئەکتەرانەی کە با بڵێن بەشداری ناو ئەم شانۆیەن هیچ ئەکتەرێکی تایە کە بوو یەکەم جار بێت بەڵام فیگەرێکی با بڵێن ناسراو بێت با بڵێن لە سۆشیال میدیا یاخود کەسێکی ناسراو بێت لە دەرەوە بەڵام بۆ یەکەم جار بێت لە ناو نمایشەکەی ئێوە ئامادەی هەبێ و ببینرێت؟ بەڵێ، دەقەکە خۆی دەقێکی کۆمیدیە
شوانکەریمیش هەر بە شێوەی کۆمیدی کاری لەسەر کردووە زائیدەن مۆزیکاڵ واتە پێگاتۆ لە موزیک و گۆرانی و کۆمیدیایەکی جات جدی کە لە دنیا بە بلاک کۆمیدی یان کۆمیدیای لایت ناسراوە بەم ستایلە ئیشی لەسەرکراوە بەڵێ ستافەکەش وەکو لە سەرەتا ئاماژەم پێەیە نزیکی 20 ئەکتەرن کە لە موزیسیان لە ئەکتەری بە ئەزمموی بە تەمان لە ئەکتەری گەنج کە ئەزمونگەرن و تازە دەست پێەکەن ئەکتەری سەرەکیمان بە خۆشحاڵیەوە ڕێشان حەمۆیە کە یەکێکە لەو گەنجانەی لەم ساڵانەی دوایە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناسراوە بووەوە کۆمەڵێک ئەکتیڤیتی و چالاکی هەبووە ئێستا بۆ یەکەم جارە سەر تەختەی شانۆ بێ پێشتر لە سینەمایە کاری کردووە لە درامایە کاری کردووە لەم ساڵانی ئەخیرە بەڵام ئەم بۆ یەکەم جارە بێ لەسەر تەختەی شانەوە بێ ئەکتەرەکانی تریش بۆ نمونە ئەمە کاکتار عەبدولاحیدمان لەگەڵا یەکێکە لە ئەکتەرە بەناوبانگەکانی شاری سلێمانی و باشووری کوردستان ئەزمموونێکی بێوێنەی هەیە ڕووبار خالیدمان لەگەڵە بە هەمان شێوە کۆمەڵێک موزیسانمان لەگەڵە کە بۆ یەکەم جارە هەم ژەنیارە بن هەم ئاکتیشەکەن نواندنی شەکەن لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری تر بە هەمان شێوەکە تیاتی مامۆستای پەیمانگای بە شیشانەوە تیاتی خوێندکاری بە شیشانە دەرچووی بە شیشان و تێکەڵەیەکی ستافێکی پڕ ئێنێرژی و گەنج و بەتەمەن و بە ئەزممون بە هیوای بتوانین کارێکی زۆر باش بکەین. بەڵێ بێگومان ئەم شانۆی ئێوە وەکو شانۆیە کە لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە دەستان کردو بە کارکردن دەبەر کە ئێستاش ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام مەبەستمەوەی بۆ ماوەیەک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەموو چالاکیەکان وەستان بێگومان شانۆش یەکێک بوو لەو با بڵێن چالاکیانەی کە بەگشتی لە هەموو جیهاناوەستا بێگومان شانۆ هەمیشە لەگەڵ گۆڕانکاریەکاندا هەمیشە لە گۆڕاندا بووە بێگومان لە دوای هەر هەستانەوەیەکیش پێویستی بە کات هەیە بە تایبەتی بۆ ئەکتەر کە لە ڕووی با بڵین فیزیکی جەستەییەوە بە تایبەتی ئەبێ زۆر خۆی ئامادە بکاتەوە ئێوە چۆن کارتان بۆ ئەمە کردووە یاخود با بڵین ئەو وەستانە کە ماوەیەکی زۆری خان ئەو گۆڕانکاری کە بەسەر جیهانە هات لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە هیچ کاردانەوەیەک یاخود هیچ کاریگەریەکی هەبوو بەسەر نمایشەکەی ئێوەوە وی بێگومان ئەگەر ڕازبوو بین لەگەڵ خۆمانەوە قسە کڵێشەی کە هەمیشە ئاکرێتەوە لەبەرەوەی لێرە هونەر بەگشتی وە شانۆ بە تایبەتی نەبووە بە کەرەستێک بۆ ژیان یان کەرەستێک ئەو کەسێکیکە ئەو کارکتەریکیکە خۆی بۆ تەرخامکە بۆیە بێگومان دەرونی ئەمە هەمیشە ماندووە زۆربەی زۆری ستافەکەمان لە کارەوە لە خوێندنەوە لە بەرپرسیارەتی ترەوەیانە ناو قاعی پڕۆڤە بۆیە بە تەئکید کاریگەری هەبووەوە دیسان وەکو پرسیارەکەی جەنابێ ئەو زروفەش کە پێشتر کۆرۆنای بەسەرا هاتۆ ئەکتەرانە لەو زروفە بوون لەو بارودۆخەیە بوون کاریگەری لەسەر داناون بەڵام هەمیشە ئەو هێز و زەوتاقەی لە کەسانی وەکو ئەو ستافە وەکو ئەکتەرانە وەکو دەرهێنەرەکە وەکو پرۆدیوسەرەکە هەواوی ستافەکە هەیە وای کردووە کە بەهێز بین پێکەوە بەسەر واستانیانەیە زاڵبین سەرەتا هەموو ڕۆژێک ئێمە پێشەوەی دەستکەین بە پرۆڤەی جدی و حیوارەتون و دیالۆگوتن و جوڵە کۆمەڵێک یاریەکەین بۆ خۆپاکردنەوە لە دەرەوە تەمرینی جەسەدیەکەین تەمرینی ڕۆحیەکەین تەمرینی دۆرینیەکەین بەو ئامانجی کە بتوانین لەو قسانە دەربچین کە جەنابە کردووە لە خاتی لە پێناو شانۆکە کارکەین بەڵێ بێگومان کاکشوان یەکێکە لە دەرهێنەرە بە ئەزمموونەکان و هەمیشە خاوەن ڕوئایەکی تایبەتە لە شانۆدا بە تایبەتی و کارە شانۆیانی کە خۆی کاری نووسین و دەرهێنانیشی بۆکە و دوایین کاریشی پێم وابێ شانۆی سەرەتا زۆر سەرەتا بوو کە یەکێک بوو لە شانۆیە سەرکەوتۆکان و دەنگدانەوەیکی زۆریشی هەبوو لە شاری سلێمانی بەنیازن ئەو کارش تێ بپەڕێنن و هەمان سەرکەوتن تۆمار بکەنەوە ڕەنگە پرسیارە بۆ من قورس بێ لەبەرەوەی لە ئیشەکەی پێشوا من لە ئیشا خۆم ئەکتەر بوو بەڵام بۆ دیسان کاکشوانیش خۆی ڕەنگە جواب داتەوە بەس ئەگەر من ڕێی شەخسی خۆمە پرسی بێگومان قۆناغی چی نوێ بێ بۆ کاری کاکشوان لەبەرەوەی وەکو خۆ دامەژت پێ تا ئێستا و کارانی کردوێتی هەم نووسین هەم دەرهێنانی خۆی بووە واتە چوارچێوەیەک بۆ کە خۆی هەموو شتەکانی داناوە بەڵام ئێستا ئەساسێک دقێک بۆ یەکەم جار بەم شێوازە ئیشەکە
بۆ یەکەم جارە بە شێوازێکی کۆمیدی سڕف ئیشەکە تەواو کۆمیدی ئیشەکە بۆیە بە تەکید خۆناغێکی نوێ بێ و شوانکەرینێکی نوێ ستافێکی نوێ بینین و بە هیوام دیسانەوەکو هەمیشە لە چاوەڕوانی ئەوە بچکە وەکو خۆ دەتێ شوانکەری مستافەکانی کە هەمیشەکە کارەکەن چاوەڕوانێکی زۆریان لێ هەیە و بە هیوای لە ئازۆ چاوەڕوانیا بێت. دەستەکانتان خۆش بێ بە هیوای کارێکی باش زۆر بەڕێز لاوک ئەبوبەکەری یاریدەدەری دەرهێنەر سوپاس کە لەگەڵم بوویت.